هەروە بەڕێگەوە دوو قسەتان بۆ کەم لەسەر مەسەلەی ڕاپەڕین و چەند شتێکی تریشی تێبێەوە ئاساییە و لەسەر قسەکانی فازڵ میرانیش هەروە ڕێی خۆم بڵێم عەزیزانی من تێناگەم ئەمێشێتی و پارتیە چۆن لە ڕوویانیت باسی ڕاپەڕینەکە کاکە ڕاپەڕین پیساییەک بوو لە قۆناغیشی مێژوویە ئێمە خواردمان ئەم پیساییە بوو بە بەڵا بۆ سەرتاپا خەڵکی کوردستان لەگەڵ حورمەتم هەیە بۆ هەموو بەشدار بووان کە خۆمشێک بووم لەوانە و حورمەتێکی زۆرم بۆ هەموو شەهیدان و بۆ هەموو کەسوکارەکانیان هەیە بەڵام ڕاپەڕین بەڕاستی مریشکێکی خوێڕی بوو هێلکەکەی پیس بوو یەکێتی و پارتی بەرهەمهێنا ئەم مریشکە خوێڕیە ئیتێدا ئەنیشن وەڵا بەیانی پێنجی سێ لە ڕاپەڕین یادیەکەینەوە و حەوتی سێ یادی چیەکەنەوە کاکە باوکم بە شەرەفم ڕاپەڕین پەڵەی شەرمە بە مێژووی ئێمەوە چونکە ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد کە لەژێر دەسەڵاتی بەعسا بینە دەرەوە دەسەڵاتێکی خۆماڵی ببێ لە کوردستانە خەڵک بتوانێت بێ بەخاوەنی مافەکانی خۆی بێ بەخاوەنی کیانێک بەڕاستی لەو کۆمەڵگایە خۆ بۆ ئەوە نەبوو کۆمەڵێک هەرچی پەرچی و لات و لوت بێنە ناو دەسەڵاتەوە و ببن بە ملیۆنێر و ئالەم بابەتانە عەزیزان زۆر شت هەیە زۆر خەمبارە لە ڕاستیە من سەردەمانێک لە دوکانێک ئیشمەکرد لە بازاڕەکەی شەید ئاراس پێم وایە بازاری ئاودێریان پێوەدیان شتێکی لەو بابەتانە بیرم نەماوە طبعا کاک ئاراس یادی بەخێر خاوەنی بازاڕەکە بوو لە حەوزەوشکەکە لەگەڵ دڵشاد مەریوانیە بە یەکەوە ئەوە بوو جیران و هەردووشیان ئیعدام کران و لە سێدارە دران و هەتا ئێسایش تەرمی ئەو شەهید دڵشاد مەریوانی دیار نییە جا من لەو بازاڕە ئیشمەکرد لە خۆشەویستانی من بەیانیان کە لە بەتایبەت ساڵی 1970 و 1970 ئەوانە لە سەردەمی ئەنفالەکەیە مەطعەم شێزادێک لە جادەی کاوە بوو بەیانیان ئەچوم لەوێ جایان نیسکێنەیەک مەخواریە لای ئازادی جگەچی دووشی جگەر مەخوارد ئەمبینی کە تەواریە کوردەکان لە گەرمیان و لەو منتیقانە ئەهاتنەوە لە ئەنفالەکە قەلیان پێبوو مەڕ و بزنیان پێبوو چوزانم مریشک و کەڵەشێریان پێبوو منش ئاوا دائانیشم لە دوکانەکەی لە مەطعەمەکەی شێزادە بەدەم نیسکێنە خواردنەوە ئەموو تۆ بڕی ڕۆژێدا بێ ئەم حکومەتە بڕوخێ ئەم خوێڕی تۆڕێ تەواریانە وامان لێبێت ئەمانە نەهێڵین و ئەمانە ڕسواکەین بیانی بە دادگا کە ئاواشان بەشانی جێشی عراقی سەرقاڵی ئەنفالن و ئاوەتا بە چای خۆمە ئەیبینم قەل و مریشک و مەڕووماڵاتی ئەو خەڵکە داماوەی گەرمیانی هێننەوە بۆ خۆیان ئەیخۆن کاکە دووسێ ساڵی پێشەوە ڕاپەڕین کرا سەیرەکەم ئەیلەوە هەموو ئەوانەی کە لە ئەنفالەکە بوون و کە قەل و قازیان هێناوە هەر هەمویان بوون بە پێشمەرگە یەکێتی و پارتی وڵا ئارام مەحمەیان ڕاونا ئەوان ئێستا بوون بە دەسەڵاتدار لە کۆمەڵگە لە باشووری کوردستانە 380 دانە مستشارە بوو کە زۆربیان بەژێن لە ئەنفالەکە کردبوون هەمویان ئێستا ژیانیان شاهانەتر لە سەردەمی حیزبی بەعەس موچەکەیان زیاترە دیوەخانەکەیان فراوانتر و بەڕاستی جوانترە ئێستا خانۆکان کرد بە ڤێلا لەژێر دەسەڵاتی پارتی یەکێتیە ڕاپەڕینیشی کاکە خوێنی ئەو خەڵکە هەمووی بە فیرۆ ڕۆی بەداخەوە بەڕاستی هەمووی بە فیرۆی خوێنی ئەو خەڵکە ئەم ڕاپەڕینە کۆمەڵێک دز و جەردە و خائینی بەرهەمهێنا کە توانیان ببن بە ملیالەر و ببن بە فیرعەون ئەگە سەردەمانێ لە عێراقا عودەی و قوسەیەکە بوو بێ ئێستا کوڕی مەحموود سەنگاوی عودەیە کوڕی جەلال تاڵەبانی عودەی و قوسەین پاڤێڵ و قوبات کوڕی جەلالی بریکار ئێستا عودەی و قوسەیە کوڕی مەسعود بازانی عودەی و قوسەیە کوڕی حەسان هەموو پڕە لە عودەی و قوسەی بەڕاستی کاکەم پڕە لە تەعداچی پڕە لە تاوانکار و لە ئینسان کوش لەبەرەوە من بەڕاستی بەش بە حاڵی خۆم هەست بە شەرمەزاری یەکەم کە لەو ڕاپەڕینا وجودم هەبووە و هەست بە شەرمەزاری یەکەم کە لە ڕاپەڕینەکەی حەوتی سێیە زۆری لە کەسوکارەکەی من بە کە دوای شەهیدەکانە کەوتن تا گردی سەیوان قژی خوان ئەڕنیەوە وە 3-4 کەس لە گردی سەیوان نابوو من لەو سەردەمانەشە خوتبەم بۆیان و هانمەیان بۆی بەعس لە کوردستانە نەهێڵین لە یەکەم ڕۆژی ڕاپەڕینەکەیە بەڵام ئەو مێژۆ کێ خوادی کێخوادی بنەماڵەی جەلال تاڵەبانی خائین بەڵامانەی نەوەی شوام سەفا بنەماڵەی بارزانی بنەماڵەی کۆسەر ڕەسوور هەرچی دزی و لات و لوت و خوێڕی هەیە لە کوردستان بوون بە دەسەڵاتدار و کۆمەلگای ئێمەیان ئابەم دەدەبر کە لێ بێت لەبەرەوە ڕاپەڕین شەرمەزاریە لە حەقیقەتە معقول نییە ئێستا بە سەدان و هەزاران ئینسان کوژران ئێستا پاڤڵ و قوباد و
شيخ أحمد كانوا فلان في سارة كان يسبون بمليونير كابري قولي فروش وجماعتي نازانم أم همو سرمایه دار وأم همو عرض دزو أمانة بون بخاري موضوع كان عادي بوجدان تنسيون تاندم أم رابرينا شخيركي بو ملتا كمان هبو شخيركي بو كرت هبو براسي ها تو وجدان تان خوني همو أو شهيدان بفرون الرشد ها خوێنی هەمویان بە فرۆنە ڕۆیشت والله سەلەبەری شەهیدەکانی ڕاپەڕین زیندوو کەرەوە ئێستا پەشیمانن لەوەی کە خۆیان بەکوژداوە باشەوە بزان لەبەرەوە مەیکە وەڵا پاڤڵ بەیانیە چێ بۆ ڕانیە لەبەرەوەی یادی ڕاپەڕینەکە جا خێڕی وەکو پاڤڵ بچێ بۆ ڕانیان نەڕوا چێکە پاڤڵێکی دەرمان خۆر و تلیا خۆر تۆ ئیلاخە بەسەر ڕاپەڕینەوە چییە ئەسڵەن خەڵکی ڕانیە ئەگەر ڕاستکەن بياني أبي كسكاري شهيدان وخلشي الراني سربرز أبي بافل رسواك لحقيقة تو شيء بافل وقبال باشي رابرينك يا وشين كاكا كي ولا كل سنة رابرين تنكردوا ها كي بارتيو بنا مالي بازاني رابريني كدو لكل سنة يا بخو من واقع كامل بريمن من خون لمكتبي آواد من بلا مرعدي كمال شوار روج رابر إنجا يشتي هات أخوانه قشت السليماني كاكا تفشفش شيء بارتي أو هرهيج أو هش دور جوي أو هذا لبروا كاس دالني شيء باسي أولا من كا ولا كاك الرابرين بو الرابرين شي كاكيجيان الرابرين يا كمي بينجيسي رابرين ما حاوت كدو روجتي ما أو سليماني وأو شي كركوك خوم أقدار بوم بلوي وحتى كور وكيش كا يادقارين زوزو تالو أو أنم هي براسي لهموش تيك خلشي كوستان بشيمانا شالا رابرين نبوايا رابرين دو باندي تشتو دسي برهم هنا لقل كومالي بياي قزم وخيري باتي وشتي كسرقالي دزي وجدي وفسادي وبأخلاقي وتلياك ودربان وألم بابتانا الرابرين وهابي برهم هنا وكاكيش قشم الجارية شيء براشين رابرين بصدان بهزاران سوزارين السلوشي برهم هنا باشنية كي يكشو أشياء لقل مسوشي كيتيا يا بارتي الرابري دفتي دولاري آياتي أم همو جي كلاسي برهم هنا أم همو درمان خور وحشش خوري برهم هنا سيد على صالي الرباقة خلق كهرباء آوي رابرين شيء كاكيش من باش بحالي خوم هز بشر مزاريكم ك يادي رابرين كمو يادي شي كمو آوا يادي كمو براسي كرابرين هيش قيمة شينية وهيش أزش شينية براسي والرابرين هيش برهمنا هنا تنها بيساي يجنبي كإسا يشتيو بارتيو أي بيني خني هموشي بداخو بفيروشو همو أو شهيدانا همو أو إنسان الشريفاني كلا الرابرين بجاريان كر تنيا بو بوكا دنيايشي باشتر لدنياي حزبي بعث بنياد بنين بلان ببيشوانوا يكتيو بارتي لبعث جابلتر لبعث براسي بيسن يكتيو بارتي اما حقيقة بويا ليادي رابرين كبينجي مانغ لرانيوا هيوا دارم خلشي كردستان يادي رابرين كاتوا ببلاما داني پارتی وێشێتی بەڕسواکردنی پارتی وێشێتی یادی ڕاپەڕین وا ئەکرێتەوە کە تۆ چواری وەکو پاڤۆڵ و قوبات بێتە بە شەق و بێتە بەرهێرکەی بۆ گەندە لە کوردستانە یا بێتە بەر تەماتێ ڕەسی بەوەی کە لە هەولێر و بادینانە بچن سەرانی پارتی بدەنە بەرهێرکەی بۆ گەن و بەر تەماتێ ڕەسی ڕاپەڕین ئەمانەی کرد بە فیرعەون ئەمانەی کرد بە دزوو جەردە ئەم بێڕەوشتانەی هێنا بۆ کۆمەڵگای ئێمە مەحموود سەنگاوی هێنا لە شاخە کەریەگا ئێستا دانیشتووە بۆ بەبلێر بەڕاستی باشە هەموو کەرکیەکانی شاخ ئەوانەی کە لەگەڵ قاز و قوڵم و مەڕوو ئەمانەش سێکسیانە کرد ئەوانەی هێنا بوون بە دەسەڵاتدار والله عەزیزان من حرمەتمەیە بۆ هەموو شەهیدەکان ئەوان بەڕێی خۆیان یادیان بەخێر ئەوانە کۆتایی بیاتوە حتا حرمەتیشم هەیە بۆ هەموو ئەو ئینسانە شەریفانەی کە یەکێتی و پارتی بوون یا حیزبی شیوعی بوون یا حەسر بوون لە دوای ڕاپەڕینەوە دزی و جەردەیان نەکردووە و ئینسانی شەریف ماونەتەوە بەڵام ئەوانی کەشی قەسەم بەخوا لە شاخە هەر خوێڕی بوون والله لە شاخە هەر بۆ گەن بوون والله لە شاخیشا هەر زوو دروست بوون لە شاخیشا شێخ جعفەر هەر شێخ جعفەرەکەی ڕاپەڕینە کە ئینە پێش ڕاپەڕینی سەدەمی شاخە کە لە دوای ڕاپەڕینەوە جگە لە بێئەخلاقی لە فەسادی لە ژنبازی لە دزی هیچێکی توی نەکردووە باش نییە لەبەرەوە یەکێتی و پارتی منەتی ئێوە بە پێڵاوەکانی خەڵکی کوردستان بەڕاستی تەواو سەشەڵڵا حیزبی بەعەز بە هەموو دڕندەی خۆیەوە بە ئەنفالەکەیشەوە بە هەموو ئەمانەوە بەخوا لە ئێوە شەریفتر بوو بابات ویزان لە ئێوە شەریفتر بوو چونکە بۆ لەبەرەوەی حیزبی بەعەز بوو داگیرکەری کوردستان بوو ئەو دوژمنمان بوو ئیتر داگیرکەر خۆڕەحمی نییە لە حەقیقەتە داگیرکەر داگیرکەرە تعداویەکە ئەنفال دەکا کیمیاباران دەکا هەموو شتێکی بۆکە بەڵام ئێوە
بەناوی ڕزگاریەوە و بەناوی کوردایەتیەوە و جا لە تیڤیەکی تۆکەیان قیڕان ئەگەر دەسەڵات گری نەدەست ئەمە لە ڕادیۆ قڵخنەکەی هینەوە ڕینی شاخەوە ئەگەر ڕاپەڕینێ بکرێت و دەستگرینەوە بە سەر کوردستانە ئەوە زیندانەکان هەر هەموو ئەم زیندانانە ئەکەین بە گوڵستان هەمووی ئەڕوخێنین زیندانی سیاسی نامێنێ هەموو ئەم چەکانەی کە لە ئاسن دروست کراون ئەیکەن بە پرد و ئەیکەن بەچی ئای خۆزگا جرتم بزانایە ئێستا یەکشینە جرتم بۆ لێبانایە بەس حیفێ جرت نازانم من جرت لێ بدەم باشە ئێسەیش بڵە بڕنە خەڵک لە ناو زیندانەکانی پارتی وێچێتیە سواژن و پیاوی خەڵگە بن گورە ئێوە بێشەرەفن پارتی وێچێتی ئێوە بێشەرەفن ئێوە بێقیمەتن کاکە ئێوە هەمووتان ملازم عەلین بەقەسەم بەخوا ئەوانەی یەکێتی و پارتی ئێستا هەر ملازم عەلیەکەی جارانن کاکە وەڵڵا یەک زەڕە جیاوازی بەس بە زمانی کوردی قسەیەکەن قەسەم بەخوا لەوان بێقیمەتن لە بەعس بێقیمەتن ئەمە یادی ڕاپەڕین عەزیزان فازڵ میرانی کۆمەڵی قسەی کرد ڕاستیەکەی قسەکانی پێوەی دیارە فازڵ میرانی سەر بە باڵی نێشیلەڤان بارزانیە کە ئەو قسانەی کرد قسەکانی پەلاماردانی مەسعود بارزانی بوو و پەلاماردانی مەسعود بارزانیش بوو و بێئەرزشکردن و بێقیمەتکردنی دادگای هەولێریش بوو ئەمە ئاساییە بابی کات و سڕاعی خۆیان و مشکلی خۆیان بەڕاستی ئەوەیشی کەوتی ئێمە پشتیوانی لە پاڤڵ و لە قوبا دەکەین و نازانم یەکێتی نیۆ ئالەم بابەتانە ئازیزان و خۆشەویستان ئەبێ دیسان هەر بە قازانجە لە ڕاستیە ئیتر دە باشانیەکان ئەبێ بزان کە کاکە پارتی ئێوەیە بە قوربانە ئێوە لەگەڵ پارتی ئاوا شەریکە دزن کەسی تری ناوێت لە ڕاستیە ئەو هەموو قەوارەی لێتانەیە ئێوە کە گوایە پارتی ئێسا لەگەڵ لاوری شەرجەنگیا ڕێکەوتووە ئەوە فازڵ میرانی خوازان کەسی دووەمیش پارتیە ئەوە تا پاڤڵ و قوبالی ئێوە لە حقەتە ئێوە شەریکە دزەکە لە ڕاستیە لەبەرەوە من قسەکانی ئەو کابرایە فازڵ میرانی بەڕاستی ڕێزی دەگرم و مافی خۆیەتی و قسەکانی هەمووی بە قازانج و لە حقیقەتە و دەستیشی خۆش بێ ئەوە ئەرکی مەسعود بارزانی و مەسعود بارزانیە بانگیکەن بڵێ تۆ چۆن مەسعود بارزانی ئەڵێ دادگای عێراق با بڵێن ئەوەی بەغا وەکو دادگاکەی حیزبی بەعز وایە هینی قیادەی مەجلیسی سەورە لێرە فازڵ میرانی ئەڵێ دادگاکەی بەغدا ئەوە مهمە و ئاوا باشە و ئاوا و ئەوەیە ئەلێ کامتان ڕاستەکەن مەسعود بارزانی و فازڵ میرانی ئایا بەڕاستی مەسعود بارزانی دادگاکەی حیزبی بەعز وەکو دادگاکەی ئێسای بەغا وایە عەفو دادگاکەی ئێسای بەغا وەکو دادگاکەی مەجلیسی قیادەی سەورە وایە ئەرێ مەسعود لە خۆ بپرسە تۆ ڕاستەکەی یا فازڵ میرانی ڕاستەکە کاکیشە با بیزانین لە حقەتە ئەمەش ئەوە دەرەخا کە لە ناو پارتیشا سڕاع و کێشمەکێشم هەیە لە نایکتیشە هەر بە هەمان شکە لەبەرەوە زۆر بۆی دامەچن ئەو مۆزوعانە من پێم وایە قسەکانی فازڵ میرانی من بەڕاستی بەدڵم بوو بۆ لەبەری باکرۆکی خۆیان دەرخن کە لە ناوچ کێشەکان با فازڵ میرانی دەریخا کە خۆی حرمەتی بۆ هین نییە حرمەتی بۆ دادگاکەی هەولێر نییە و دادگای بەغدای پێ باشە بۆیە ئەگەر ئەم قسەی فازڵ میرانی ڕاست بێت با بڵێن کە ئاوا ئەڵێ کەواتە سەرلەبەری ئەو کەیسانەی کە دادگای هەولێر بڕیاری لەسەراوە هیچ قیمەتێکی نییە و دادگاکان بێئەرزشە و دادگای بەغا ڕاست و دروستە ئیتر هیوادارم کە پارتیەکان و فازڵ میرانیەکان و جەماعەتی دەباشان لە مەغزای قسەکانم تێگەیشت بن و بزانن کە ئارا مەحمەد قەستی چییە لەم قسانە واتە فیکەی خۆیان بناسن ئازیزان جەلالی و مەلایی هەردووکیان دوو مریشکن باش نییە ئەم دوو مریشکە جگە لە هێلگەی بۆگەن هیچێکی تر بەرهەم ناهێن من لەو جاتە هیچ قسەیەکم نییە بەزە دوو تعلیقەمە بوو کەیام و ئومێدەوارم کە تێگەیشت من لەوەی کە ئەم تعلیقانەی من بۆ چییە بەتایبەتی لەوەی فازڵ میرانی کە بە ئاوا قسە بکا پێم باش بوو و قسەکانی بەسوود بوو بەڕاستی کە خۆی هەم سەلماندی لە ناو پارتیا کێشە هەیە باشیە فازڵ میرانی و باڵی نێشیلەڤان بارزانی هەموو قسەکانی دژی مەسعود بارزانی دژی مەسعود بارزانی بوو جا ئەمانش بەیانی ئەوە هەکەن ئاوایە یعنی ئەو وڵاتی ئێمە ئەمانە بەڕێوێ بەخۆشە ئیسانی تێگەن یعنی هیچیان بە هیچەوە نییە هەموویان ئەمانە دژی یەکترینن هەمووی خەریکی بەژەوەندی خۆیەتی لەبەرەوە زۆر بەلاتانەوەشێکی عەجیب نەبێ ئەو قسە و باسانە هەموو سڕاع و کێشمە و من قسەکانیشی بەڕاستی باش ئەزانم لە ڕوانگەڵ بە باش ئێزانم بۆ ئەوەی کە خەڵک تێبگا کە پارتی هەر پاڤڵ و قوبالیەوێت چونکە ئەوانە بۆ یەک زۆر باشن شەریکە دزم بۆ خۆیان بێن بۆ عەزیزان خۆشەویستان من لەوە زیاتر کاتان ناگرمی تێر
ئەوە هەروە بەدەم ڕێگە ویستم هەنێ قسەتان بۆکەم لەو بابەتانەوە شتێکی تر نییە تاوەکو بەڕاستی باسیکەم پێتان بڵێم خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە و خواتان لەگەڵ و حرمەتێکی زۆرم بۆ ئێوەیە عزیزان نەحلەت لە ڕاپەڕین کە کرا نەفەت لەو ڕاپەڕینە لەگەڵ ڕێزان بۆ هەموو شەهیدەکان بۆ هەموو قوربانیەکان بەڵام نەفەت لە ڕاپەڕین بەڕاستی کە پاڤڵ و قوبادی بەرهەمهێنا نەفەت لە ڕاپەڕین کە پارتی وێژێتی هێنایە سەر حکوم هیوادارم ڕۆژێ دابێ خەڵکی کوردستان ڕاپەڕینێکی تەواو جەهەنەمی بکەن دژی پارتی وێژێتی لە کوردستانە ڕیان بماڵن و تەمەنایژەکەم خەڵک نەچێ دوای ئەمانە نەکەوێت کاتی ڕاپەڕینەکەنەوە چونکە 33 ساڵ تێپەڕێ نە کارەبات هەیە نە ئاوت هەیە نە ئازادیت هەیە نە ژیانت هەیە نە موچەت هەیە نە گوزەرانت هەیە هیچ شتێکت نییە بەڕاستی ئیتر شانازی چی بە ڕاپەڕینەوەکەیت پێویست ناگە خۆ بە ڕاپەڕینەوەمان بکەیت خواتان لەگەڵ عەزیزانی ئارام بەخێر